خۆشەویستان، سبەی جومعە دەی محەڕەمە عاشورایە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر کەسێک ڕۆژی دەی محەڕەم عاشورا بگرێت، دەیەم ڕۆژی محەڕەم، ئومێدم وایە خوای پەروەردگار لە گوناهی ساڵێکی خۆش بێ، ساڵێکی پێشووی. جا ئینشاءڵڵا بەیانی بە ڕۆژوو بن. لێرەدا پرسیارێک دروستە بێ، ئایا دروستە ئێمە بە ڕۆژوو بین بەیانی بێ بە تەنها بجومعە؟ بەڵێ زۆربەی زانایان ڕەحمەتی خوای پەروەردگار لێنێ دەفەرمون دروستە ڕۆژی جومعە بە تەنها بگری، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ڕۆژی جومعە بە تەنها بە ڕۆژوو مەبن ئیلا مەگەر کەسێک وا فێر بوو بێ کە هەندێک ڕۆژ بە ڕۆژوو بێ. بۆ نمونە کەسانێک زۆر بە ڕۆژوو دەبن، ڕۆژ ناڕۆژێ بە ڕۆژوو دەبن، لە حەدیثە هاتووە کە باشترین ڕۆژووە هەندێک جار دەکەوێتە جومعەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئیلا کەسێک یعنی عادەتی وا فێر بوو بێ کە جومعە بگرێ، ئەوە شمولی دەهەیە کە ناکە. عەرەفە و عاشورا ئەگەر کەوتە ڕۆژی جومعەیشەوە، مادەم مرۆڤ هەموو ساڵێک ئەلحەمدوللا ئەو دوو ڕۆژە دەگرێت، ئەوە ئاساییە بیگرێ، هیچ کێشەیەکی تیانێ. بۆی ئینشاءڵڵا بەیانی لەبیرتان نەچێت بە ڕۆژوو بن بە ئیزنی خوا. خوای گەورە گوناهی ساڵێکتان خۆش دەبێت. چەندەها ئازیز و خۆشەویستمانەیە پارەکە ئەوەی کە گرتی یان نەیگرت، ڕەحمەتی خوا نەبێ ئێستا لەژێر خۆڵدان جارتن نەگەشتنەوە ئەم خێر و پاداشتە. بۆ ڕۆژی قیامەت زۆر پێویست پێ بێ. لە کاتێکا پێغەمبەری خواشتە فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک یەک ڕۆژێ بەر خاتری خوا سونەت بە ڕۆژوو بێ، خوای گەورە بەوەی ئەو ڕۆژەوە 100 ساڵە جەهەنەم دووری دەخاتەوە. جا بۆیە پێویست پێیەتی ئینشاءڵڵا بەیانی بە ڕۆژوو بە لەبەر خاتری خوا ئەو ڕۆژە بگرە بە ئیزنی خوای گەورە.